لای خۆمان دەڵێن لە کوردەواری وتویانە لە هاوینان نەوت بکڕە چونکە هەرزانە ئەو ڕێگانە نەگیراوەتە بەر بۆ ئەوەی نەوت هەرزان بێ و لەم هاوینەیە خەڵک بە هەرزان بیکڕێ بیخاتە تەنچەکانی بۆی لە زستانە بەگران نەیکڕ. نەوت لە ئێران زۆر هەرزانە، لە بەغاش زۆر هەرزانە، ئەی خێرە لە کوردستان گرانە، کەواتە ئەمە عەلامەتێکی ئیستیفامە، ئەمە ئیننەیەکە، ئەمە پرسیارێکە. هیوادارم لە زووتر ئەبێ پارێزگارەکان وەڵام بدەنەوە، ئەبێ بازرگانەکان تەشجیعیان بکەن بچن نەوت بێنن لە بەنزیخانەکان ئەعلانی بۆ بکەن، نرخەکەی هەرزانکەن، ئەبێ قایمقامەکان سەرپەرشتیان بکەن، ئەبێ بەڕێوەبەرایەتیە چاودێری بازرگانیەکان متابعە بکەن، چکە تا دنیا گەرم بێ خۆمە پرسیارە بەرهەمی نەوتی سپی مەسفای بازیان، بەرهەمی نەوتی سپی مەسفای کەڵک بۆ کوێ دەچێت بۆ گرانە ئێستا نرخە بۆ لە ئێران هەرزانە و لە کاتێکە بازرگانە چێ بەنزینێنێ ئەی بۆ وا لەو بازرگانە نەکەی بچێ نەوتی سپیش بێنێ. ئەمانە کۆمەڵێ پرسیارن. بەڵێ نەوتمان هەیە ڕۆژانە بڕەکەی بنزیکەی 2 ملیۆن زیاتر یا کەمتر هەیە، بە هەموو پێوەرێک نابێت نەوت لەم نرخەی ئیستایا بەم شێوەیە بێ، نابێت لە 100,000 دینار زیاتر بێ. بازرگانەکان ڕێگەیان بدە بچن لە وڵاتانی ئێران، لە خواروی عێراق، لە ناوەڕاستی عێراق نەوت بێنن بۆ کوردستان. من هیچ شتێکم بەدەستەوە نییە کەڵی ڕێگریەکەم، بەڵام هیچ پلانێکیشم نەبینیوە کە تەشجیع بکە بڵێن نەوت بێنن. بۆیە لێرەوە پەیامەکەم ئەمەیە، چی لایەنی پەیوەندیدارەیە کار لەسەر ئەوە بکەن بازرگانەکان هانیان بدەن بچن نەوتی سپی بێنن بۆ نرخەکەی هەرزان بێ و خەڵک بارزان بکەن.